ماوەی چەند مانگی ڕابردوودا لە مای 6 مانگی ڕابردوودا تێبینیمان کردکەوە کێشەیەکی زۆر هەیە لە پارێزگای سلێمانی و دەوروبەری و پارێزگای هەڵەبجە و هاوڵاتیی زۆر بە هەزاران هاوڵاتی پێویستە سەردانی شاری هەولێر بکەن، دوایەوە بچن بۆ بەغدا سەردانی وەزارەتی دەرەوە بکەن و ڕاستاندن بکەن بۆ هەموو دۆکۆمنتەکانی بە تایبەتی زانکۆکان، پەیمانگەکان و وەزارەتی تەندروستی، بەڕێوەبەرایەتی پاسپۆرت و ڕەگەزنامە و ئەوەکانی کە هەروەها ئەوانەی کەوا بەڕێوەبەرایەتی عەقارەوە کڕین و فرۆشتنی خان و مەحەلات وەوانە و خەڵکیشی زۆر لە بواری جیاوازە و ناڕەحەتیشی زۆریان تووشە بێت. بۆیە بیرمان لەوە کردەوە چۆن ڕێگە چارەیەک بدۆزینەوە کەوا ئەو هاوڵاتیانە لەمە دووە سەردانی هەولێر و بەغداد نەکەن و یەک دوو مانگ خەریکی ئەو معاملەتانە نەبن و هەروەها ئەو هاوڵاتیانی کە لە دەرەوەی وڵاتیشن کێشک چارەک لە وڵاتانی دەرەوەن کارەکاریان ئاسانتر بکرێ. بۆیە ڕێگە و شوێنماندانە و لەگەڵ جەنابی کاقوبا تاڵەبانی گفتوگۆی زۆرمان کرد لەو بارەیەوە و بەڕێزی مۆڵەتی داینکەوە کار لەسەر ئەو دۆسێ بکەین و لە ماوەی 6 مانگی ڕابردووە دەیان جار سەردانی بەغدادمان کرد، سەردانی وەزارەتی دەرەوەمان کرد و بە هاوکاری بەڕێز پارێزگاری سلێمانی کاک دکتۆر هەڤاڵ و جەنابی کاقوبا تاڵەبانی جەگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها سەرۆک کۆماری عێراق کاک دکتۆر بەرهەم وەکو تیمێک هەموو کارمان کرد و توانیمان بە هەمومان ڕەزامەندی وەزارەتی دەرەوە وەربگرین بۆ ئەوەی بۆ یەکەم جار لێمەژووی پارێزگای سلێمانیان فەرمانگەی پەیوەندیەکانی فەرمانگەی ڕاستاندن لێرە بکرێتەوە کە تایبەتە قونسوڵگەری بکرێتەوە کە تایبەتە بە وەزارەتی خارجیەوە و چەندین تیمیان هاتن بۆ ئێرە لە ماوەی ڕابردوودا. ئەمە دوا تیمیانە کە توانیان ئەمڕۆ هەموو کارەکانی تەجیزکردن و ئامادەکردنی فەرمانگەکە ئامادەکەن و سبەی ئەگەڕێنەوە بۆ بەغدا و لە ماوەی هەفتەیەکە پرۆگرامێک بەرنمەیەک دانرێ بۆ ئەوەی وەزارەتی وەزیری دەرەوە بە شەخسی خۆی بێت لێرە ئیفتیتاحی ئەم قونسوڵگەریە بکات.